جارێکی تێر خۆڵبارین گەرمیانی تەنیەوە و شەپۆلێکی چڕ و بەردەوام ماوەی 2 ڕۆژە ڕووی لە ناوچەکە کردووە. زۆرینەی شەپۆلەکان لە بیابانەکانی بانی جەزیرە لە سنووری نێوان عێراق و سووریا و بەشێکیشیان هۆکارەکەی بیابانەکانی ناوەڕاست و خوارووی عێراقن. دیارە بەهۆی چالاکبوونی خێرایی بای باشووری ڕۆژئاوا لە شوێوە ڕابردووە شەپۆلێکی چڕی خۆڵبارین زۆربەی ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقی گرتووەتەوە و کاریگەری خۆڵبارینەش لە بەرەبەیانی ئەمڕۆ دووشەمەوە لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان دەرکەوتەوە بە ڕێژەی جیاجا کاریگەری دەرکەوتەوە بە پلەیەک ناوچەکانی گەرمیان و پارێزگای کەرکووک کاریگەری لەسەر خۆڵبارینە زیاتر دەرکەوتووە و پێشبینیەکەین بەهۆی بەردەوامبوونی بای باشووری خۆرئاوا پێشبینیەکەین خۆڵبارین لە ناوچەکانی گەرمیان و کەرکووک و ناوچەکانی ناوەڕاستی عێراق درێژە بکێشە تاکو و درەنگانێکی ئەمشەو بەڵام لە ناوچەکانی پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێر و پارێزگای دۆک لە ئێوارەی ئەمڕۆ کۆتایی بۆ خۆڵباری نەتێت و کەشەکە ئاسایی بەتەنها لە ناوچەکانی گەرمیان و ناوچەکانی باشووری عێراق نەبێت. بەپی ئاماری تەندروستی گەرمیان 133 هاوڵاتی داخلی نەخۆشخانەکانی گەرمیان کراون و پێویستیان بە وەرگرتنی ئۆکسجین بووە. جگا لە زیانە تەندروستیەکانیش خۆڵبارین زیانێکی زۆریشی بۆ سێکتەری کوشتوکاڵ و ئاوی ژێرزەوی و سەرزەوی هەیە و زیانی زۆریش بە سامانی هەنگ و ماسی و سەوزایی چێنرا و دەگەیەنێت. زیانەکانی خۆڵبارین زۆرن ئەوانەی کە زیانیان هەیە لەسەر ینی بەپێی پێکاتە و بەپێی قەبارەی دەنگکۆڵەکان ئەگۆڕەیە هەتاوەکو دەنگکۆڵەکان بچووکتر بێ زیانیان زیاترە بۆ سەر تەندروستی مرۆڤ چونکە ئەشتە نێو سیەکانەوە بەڵام تاوەکو دەنگکۆڵەکان گەورەتر بن کاریگەریان زیاتر لەسەر قوڕگ و دەستگاکانی سەرەوەی هەناسەدان هەیە و کاریگەری تری لەسەر تەندروستی مرۆڤ زۆر جار بێتە مای حساسیت مثل حساسیەتی پێست و خورانی چاو و خورانی مەسەلەن لوت و ئەوانە و زیانەکانی لەسەر کەرتی کوشتوکاڵ زۆر جار گەردەلوولەکان ئەبێتە مای هێنانی جاڵجاڵۆکە جاڵجاڵۆکەش زیان بە ڕۆکەکان دەگەێنێ بێتە مای زەردبوونەوەی گەڵا و گوڵی بەرهەمەکان و دواتر کوشتنیان زیانێکی تر بۆ کەرتی کوشتوکاڵ بێتە مای پەرتەوازەکردنی مێشەنگ ینی ئەوانەی کە خەریکی مێشنگ بەخێوکردنە زۆر جار خۆڵبارینەکانە بێتە ماوەی پەرتەوازەکردنیان ینی ڕێگاکەی خۆیان ناناستنەوە بشنەوە بوونێ و شانەکانی خۆیان. ئەمە حوتەمین شەپۆلی خۆڵبارینە تەنیا لە ماوەی مانگێکدا ڕوو لە گەرمیان بکات هەرچەندە زۆرینەی شەپۆلەکان لە دەرەوەی هەرێمەوە دێن بەڵام گەر ڕێژەی سەوزایی لە ناوچەکە زیاد نەکرێت و کار بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی نەکرێت خۆڵبارین و وشکە ساڵی گەرمیان بە بیابان دەکات. هاوار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.